سەرقاڵی کار بوون لە کاتێکدا هێزێکی زۆری ئەمنی هاتن و دوکانەکانیان ڕوخاند. ڕوخاندنی دوکانەکان زیانی بە کاسبکاران گەیاند، بۆ پێی ژمارەیەکی زۆر لە کەلوپەلەکانیان کەوتە ژێردار و بەرد و پاشماوەی دوکانەکانەوە. لێرە بوون هاتی قۆچەکە هێنای جارمان نازانم تەجاوزات هێنای جارمان دنیا و بنیان چیزێک کەرکوو هێنایە جارمان وتیان کاکە چۆڵی کرد با هاتوو پەنجاب مستەلەحات بوو ئەو تا تەسوورەکان لایە ئەوشی مۆبایل تەسوورکە مۆبایلەکان لێسن تەسوورەکان ئەسڕیەوە کێر و پرشان لێت ئەو تا لەو شاگردەمیاندا تا سێر زیژیکە بەیانی قواتێکمان بۆ هات نازانم لە شەغا بۆ و لە شۆ بوو ئەنواع عشکال قواتی تیا بوو سەبرشیان نەکرد حتا ئەشیاکە هەمویان دایە بەر دۆنچی دوکاندارەکان و دوکانەکانیان ڕوخاند. هێزەکانە لێن وەڵا بانەکە شۆفەرەکە لێ بڕخێنە تو هاتووی بەلەدیە مەسئول لە عیشە مدیر تەجاوزات مەسئول لە عیشەیە. دوای ئەم ڕووداوە یەکێتی لەسەر گرفتەکە بەدەنگ هات. وەفدێکی کاسبکاران و نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی قایمقامی کەرکووچیان کرد و ڕێککەوتن لە ماوەی یەک هەفتەدا هەموو ئەو دوکانە تازانەی دراون بە خەڵکی دەرەوەی بازاڕی تایەفرۆشان لێیان وەربگیرێتەوە. چەند فقرەیە لە عەقدەکە هەبوو ئەوانەمان ڕێکخست و ئەوانەی کە لە ڕابردووە عەقدیان بۆ کراوە ئەوە عەقدی باتڵە دەبێ ئەمان بچنەوە شوێنەکەی خۆیان ئەمڕۆ بە ڕەزامەندی خۆیان هەموو کێشەکانمان چارەسەر کرد. ئێستا دەبێت لە ماوەی هەفتەیەکە عەقدەکان بکەن و ئیمزا بکرێ و لە ماوەی هەفتەیەک شە بگوازنەوە شوێنە تازەی کە لەوێن کێشەکان ئەمڕۆ چارەسەر کرا. مانە هەمووی کاسب و هەیە دوکانی بەکرێ گردووە و بژێوی ژیانی خۆی دەرناچێ اینجا بژێ هەنێ مستحقاتی تری لەسەری سات زیادکە بەڕاستی بەس ئەوە بوو کە ئەو ڕێکەوتنەی بینمانە بوو ڕوون و ئاشکرانە بوو. ئێستا بە ئاگداری قایمقام بە ئاگداری بەڕێوەبەری وەبەرهێنان استثمار و کاک جەماڵ بەشی دایرە حکوومیەکان ئەوانە هەمووی لەخوا بە زیاد بێحەل بوو. ئێستاش حتا پێنجشەمە ئەو ڕێکەوتنە مۆرەکرێ. بەپێی ڕێکەوتنە تازەکەی کاسبکاران و قایمقامێتی کەرکووک تاوەکو ڕۆژی پێنجشەممە گرێبەستی دوکانە تازەکان بۆ کاسبکاران واژوو دەکرێت و دواتر مۆڵەتی یەک هەفتە دەدرێت بە کاسبکاران بۆ چۆڵکردنی دوکانەکان و گواستنەوە بۆ بازاڕە تازەکە. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.